بانگەشەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا گەیشتووەتە لووتکە و هەڕەشە و هێرشکردنە سەری یەکدی تێکەوتووە. هەڵبژاردنە چارەنووسسازەکە تەنها 6 ڕۆژی ماوە. با درێژایی 2 مانگی ڕابردوو چەندین جار تەقا لە بارگەی پارتاپۆسیۆنەکان کراوە، بەڵام دوێنێ بە ئاشکرا لە ئەرزڕۆمی باکووری کوردستان هێرشکرایە سەر ئەکرەم ئیمامۆغڵو، سەرۆکی گەورە شارەوانی ستانبوڵ و بەرپرسانی پارتی گەلی کۆماری جەهەپا لە شاری ئەرزڕۆمی باکووری کوردستان. ئۆپۆزسیۆن دەسەڵات تۆمەتبار دەکات با هێرشکردنە سەریان. لە هێرشەکەدا ژمارەیەک لە ئەنگری جەهەپە بریندار کران و زیانی زۆری مادیشی لێکەوتەوە. جامی پاسەکەی ئیمامۆغڵو با دار و بەرد شکێنرا. ڕووداوەکەش کاردانەوەیەکی زۆری لێکەوتەوە. سەرەتا کەمال کلجدار ئۆغڵو سەرۆکی جەهەپە و کاندیدی ئۆپۆسیۆن بۆ پۆستی سەرۆکایەتی گوتی هاوپەیمانێتیەکی عەسکەرتاریەت هەیە کە ئەو بە مافیا و چەتە ناوی هێنا و گوتی هێرشیان کردوتە سەر ئیمامۆغڵو، دانەوێت گەل بترسێن و گەل لە سندوقەکانی دەنگدان دوور بخەنەوە. کلجدار ئۆغڵو هەروەها گروپە نەتەوەپەرستەکانیشی با تیرۆریست ناوزەند کرد و گوتی هەموو شتێک باجی هەیە و گۆڕانکاریش باجی خۆی هەیە و ئێمەش ئامادەین ئەو باجە بدەین. پارتی دیموکراتی گەلان هەدەپا لە تویتێکیدا هێرشی سەر ئیمامۆغڵوی ئیدانە کرد و ڕایگەیان بەرپرسانی دەسەڵات بە قسەکانیان هەوڵی تێکدەری و جەمسەرگیری دەدەن و بەرپرسیاری ئەم دۆخەش دەسەڵات و هاوپەیمانەکانی و گوتەبێژەکانیانن. هاوکات سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی هەدەپە لە زیندانەوە تویتێکی بڵاو کردە و دەڵێت ئەردۆغان و باخچەلی با بڵاوکردنەوەی ڕق و تووڕێیی با درۆ و تەشهیر وڵاتیان کردوتەوە بە بارودخانە. دەمیرتاش داوا لە هاوڵاتیانی تورکیا دەکات ئارام بن و تووڕەی خۆیان لە سندوقەکانی دەنگدان بەتاڵ بکەنەوە و لە خولی یەکەمی هەڵبژاردندا کۆتایی با دەسەڵاتی ئەردۆغان بهێنن. جگەلەوە بەشێک لە چاودێرانی سیاسی و هونەرمەندانی بەناوبانگی تورکیاش لە تویتەردا ناڕزایەتیان لە بەرامبەر زۆربوونی توندوتیژی و هێرشکردنە سەر ئیمامۆغڵو پیشاندا و داوایان کرد هەموو کەسێک خۆی لە توندوتیژی بەدوور بگرێت. سولەیمان سۆیلو وەزیری ناوخۆی تورکیاش لە بەرنامەیەکی تایبەتی ئۆلکە تیڤیدا ئەکرەم ئیمامۆغڵوی تۆمەتبار کرد و گوتی هەوڵی ئاژاوەگێڕی داوە بە قسەکانی و هیوادارم بە زووترین کات خوا لە تورکیای دوور بخاتەوە. هاوکات بەکر بۆزداخ وەزیری دادی تورکیا لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا لەبارەی هێرشەکەوە گوتی ئێمە بەهۆی ئەم جۆرە هێرشانەوە نیگەرانین. ئومێدمان وایە بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی دیموکراسی و لە کەشێکی ئارامدا بەڕێوە بچێت و لەگەڵ هیچ ڕووداوێکی لەم شێوەیەدا نین. هەڵبژاردننی چواردەی ئایار هەم بۆ دەسەڵات و هەم بۆ ئۆپۆسیۆنیش چارەنووسسازە. زۆرینەی ڕاپرسیەکان باسی سەرکەوتنی کلجدار ئۆغڵو و ئۆپۆسیۆنیش دەکەن. دوایین ڕاپرسی ئەمڕۆ ئەنجامەکەی لەلایەن کۆمپانیای ئاڤراسیا لەبارەی هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیا بڵاو کراوەتەوە و لە بەرژەوەندی ئەردۆغاندا نییە. بە گوێرەی ڕاپرسیەکە نە ئەردۆغان و نا کلجدار ئۆغڵو ناتوانن لە خولی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا سەر بکەون، بەڵام لە خولی دووەمدا کەمال کلجدار ئۆغڵو لە 54.3 دەنگەکان و ڕەجەب تەیب ئەردۆغان لە 45.7 دەنگەکان بەدەست دەهێنن. کەواتە ئەگەر ئەنجامی هەڵبژاردنەکان وەکو ئەنجامی ڕاپرسیەکان بێت کۆتایی با سەردەمی حکومڕانی 20 ساڵی ئاکەپا با سەرۆکایەتی ئەردۆغان دێت و ئۆپۆسیۆن سەر دەکەوێت و کلجدار ئۆغڵو دەگاتە کۆشکی سەرۆکایەتی. هەر پەیوەست بە هەڵبژاردنەکانی تورکیا لە عێراق و هەرێمی کوردستانیشەوە دەنگدان کراو. بە گوێرەی ئەنجامەکان تەنیا لە 126 دەنگدەران بەشداریان لە هەڵبژاردندا کردووە. ئاژانسی ئەنادۆڵی فەرمی تورکیا ڕایگەیاند لە کۆی 5741 دەنگدەر لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان 1518 دەنگدەر دەنگیان داوە. لە هەولێر 3 سندوق و لە بەغداد 2 سندوق و سندوقێک لە بەسڕاش بۆ دەنگدانی هاوڵاتیانی تورکیا دانرابوون. لەلایەکی دیکەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا ڕایگەیاند تاوەکو ئێستا لە کۆی 3,400,000 دەنگدەری وڵات 1,578,259 دەنگدەر دەنگیان داوە.
دەنگدانی دەرەوەی وڵات لە 27 نیسانەوە دەستی پێکردو تاوەکو 9 ئەم مانگە بەردەوام دەبێت. بەگشتی نزیکەی 64 ملیۆن و 114 هەزار کەس مافی دەنگدانیان هەیە و پارتە سیاسیەکان کێبڕکیە بۆ بەدەستهێنانی زۆرترین کورسی پەرلەمان دەکەن کە ژمارەیان 600 کورسیە. لەگەڵەوەشدا 4 کەس خۆیان بۆ پۆستی سەرۆکایەتی تورکیا کاندید کردووە.